و سالاری زۆر هەیە یعنی خراپی بەرامبەر ئافرەت زۆر ئەکرێ بۆچی ئەنی بچ پێویست ئەکات چه خراپەیەک لەوەیە ئەو هاوسەرەی من بچوایە فەحسی بکردایە ئەمە فەزلی خۆی گەورەیە بەسەر شانی ئەگەر منیش بوومایە ئەو فەزلێکە کە خۆی گەورەیەتی بەسەر شانی ئێمەیە ئەبێ کە خۆی گەورە هەچیە بە ئێمە قبوڵی بکەین نابێ لاریمان هەبێت لەوەی کە خۆی گەورە شتێکی یاوە بەسەر ئێمە و ئێمە پێمان ناخۆشە ڕاستە ئێمە پێمان ناخۆشە بەڵام لەوانەیە خۆی گەورە ئەو پێ ناخۆشبوونی ئێمە ئەگەر من مناڵم ببووە لەو هاوسەرم لەوانەیە ببووە بەڵایەکی زۆر گەورە نەک بۆ من بۆ ئایلەکەی ئەو بۆ زۆر کەسی تری ژیانی زۆر کەسی تری لەناو بردای ئەو بناڵی کە من ئەم بوو حکمتێکی تایە حتمەن بۆیە خۆی گەورە مناڵی نەیەوە ببن و وهەی لێ کردووە کە هاوسەرەکەی من مناڵی نەبێت بەڵام ئەوان قبوڵیان نەئەکرد بچن فەحس بکەن جایسا پەشیمانە و تەلەفۆنی بۆ تۆ کردو پەشیمانی خۆی دەرەبڕێ هەتا بە تەلەفۆنی بۆ کردم ئەگریا وتی سوێن بخوا زۆر پەشیمانم کە لەوەی ئەو کارم کردووە من قبوڵم نەکرد بچم فەحس بکەم ئەگەر قبوڵم بکردایە بچم فەحس بکەم و بە داواکەی ئەو کاری کە خۆی گەورەیەتی بەسەر شانی منە ڕازی ببوومایە لەوانەیە ژیانمان زۆر خۆش بووە بەڵام ئێستا هاوسەرێکم هەیە مناڵیشم نییە لێو حتا ئەو زۆریش خراپە بووم و ناوێرە هیچ شتێکی لەگەڵ بڵێم یەکسەر ماڵی ئایلەکەی خۆی باڵ ئەکا و براکانی باڵەکە بە شێوەیەکی زۆر ناشرین تەسەڕوفات لەگەڵ منە ئەکەن یعنی من مەبەستم لەمەیە کاتێک ئەم شتە باز ئەکەم خۆی گەورە ئێمە مرۆڤەکانی بە شێوازێک دروست کردووە کە لە کۆتاییەوە لە سەرەتا دروستی کردوین هەتا کۆتایی باش و خراپی بۆ ئێمە ئێستا تۆ ژیانت چۆنە لەگەڵ ئەم هاوسەرە تازەیەتە زۆر باشە سپاس بۆ خۆی گەورە مناڵێکمان هەیە کە 6 مانگە و ژیانمان زۆر خۆشە تەخوا بزیابێ الحەمدوللیلا ئەها خۆی گەورە پاداشتی یایتەوە بەو شێوازە طبعا ئێمە هەر بۆ ئەو هاوسەرەشت کە ئێستا پەشیمانە کە ئێستا بێتاقەتە کە ئێستا لە وەزعەیە ئەژی طبعا ئەمە نەتیجەی کارەکەی خۆیەتی نەتیجەی ئەو کارێتی کە سەبری نەگر کە ئارامی نەگر کە نەهات لەگەڵ تا هەندێک پشکنین بکات چونکە یەکسەر تۆمەتیان خستە سەر تۆ بۆ شێوازە تویان شکانە و لێشی لیانیشی بەکارێنا بەرامبەرت ینی بەڕاستی ئەمەی کە لەو شتانەی کە من ئەمێ زۆر بە پیاوان بڵێم لەم بابەتانەیە لە بابەتی هاوسەرداریە ینی تۆ گەر خۆشەویستی نەبێت لە نێوانتانە ئەگەر ڕێز و احترام نەبێت لە نێوانتانە ئەو خێزانە پێک نایەت ئەو خێزانە ناتوانێت بەردەوام بێ بۆیە بوونی خۆشەویستی بوون و ڕێز و احترام بۆ ئەوەی کە تۆ هەست بۆ بکەیت و ئەو هەست بە تۆ بکات لێک تێگەیشتن هەبێت لە نێوانتانە گرنگی بێتان هەبێت لە نێوانتانە ئەمە زۆر گرنگە ینی بەڕاستی پێغەمبەر درودی خوای سەر بێ ئەفەرمێت لە کۆتا وەسێتی ئەیفەرموو ئستەوصوا بالنساء خەیرا ئاگاتان لە ئافرەتەکان بێ یعنی ئەمە وەسێتی پێغەمبەر بۆ درودی خوای لەسەر بێ بۆ هەموو پیاوان کە لەگەڵ ئافرەتەکانیانە باش بن جا دوای ئەوەش تۆ ئەگەر لە حاڵەتێکیشە مناڵ لەبوون لە تۆیە بووە بۆچی یەکسە دەسەکە بەلێیان بۆچی دەسەکە بە قسەی ناشرین ینی بەڕاستی ئەمە شتێکە لەلایەن خوای گەورەوەیە یعنی کاتێککە تاقیمانەکاتەوە تاقیکردنەوەکانی خۆی گەورەی چی بێ حکمت نییە ئەنیمانە هەمووی حکمەتی تیا تاقیکردنەوەکانی خۆی گەور بەڵام ئێمەی مرۆڤ نازانین حکمەتەکە لە چیە ئێمەی مرۆڤ دووربین نین بەو دەرەجەی کە بزانین حکمەتی ئەم بابەتە لە چیە لە دوای چەند ساڵێک لەوانەیە حکمەتەکەی دەرکەوێت بەڵام ئێمە ئیسا نایزانین لا جاریوە حکمەتەکەی لەم دنیاشە دەرناکرێت لە قیامەتە حکمەتی زۆر شت لە ژیانمانە دەرەکەوێت یعنی کاتێککە هەر کەسێک کە نەزۆکە ئیتر ئاژنەکە بێ یاخود پیاوەکە بێ ینی ئەبێ کاتێک کاڵم تەسلیمی خوای گەورە بین کە ئەمە فەزلی خوای گەورەیە بۆ هەرێکە لێمەکە تاقیەکرێنەوە ئەبێ بژزانی دڵنیاش بین کە حکمەتێکی تایە و حکمەتەکە لای خوای گەورەوەیە بەڵام مەسەلەی لیان مەسەلەی خەفەتدان بەژن مەسەلەی بێتاقەتکردنی ژن ئەمە شتێکە خوای گەورە بە هیچ شێوەیەک ڕازی لەسەر نییە